دیارە حکوومەتی بەعز ینی بە شێوەی جۆرا و جۆر کاری لەسەر تێکدان و شێواندنی ژینگەی کوردستان کردووە هەر لە بۆردومانکردنەوە هەر لە کیمیابارانکردنەوە و هەروەها لە داگرتنی ئەو خەڵکانی کە لە ناو گوندەکان بوون و لە کێرکردنەوەی کانیەکانەوە و بە چەندین شێوەیان چەندین چەکی لەسەر ژینگەی و ئاو هەوا و خاکی کوردستان تاقی کردوێتەوە و حکومەتانەی دیکەش کە حکومەتی وەکو با بڵین دەوڵەتی تورکیا بە شێوەی جیاجیا و بە شێوەی بەردەوام کار لەسەر بردومانکردنی خاکی کوردستان کات و هەروە لە ئەو شەڕانی کە با بڵین لەگەڵ گەریلاکانی ئازادی کوردستانە بە ئەنجامی ئەگەیەنێت چەکی کیمیاوی بەکارهێناوە و لە ساڵانی ڕابردوو بە تایبەتریش لە ئەم ساڵی شانەوەی کە ئێمە زانیاریمانە بێجارێک تر دەوڵەتی تورک دەستی بە بڕینەوەی دارستانەکانی باشووری کوردستان کردووە و هەوڵ بۆ لە ناوبردنیە بە دیارە بەکارهێنانی ئەو چەکانە بە تایبەتر چەکی کیمیاوی کە یەکێکە لە چەکە قەدەغەکراوەکان و نابێ بەکار بهێنرێت ئەمانە کاریگەری خراپ لەسەر ڕەگەزە ژینگەکانی ئاو هەوا خاک دروستەکات و هەروەها ئەو زیندەوەرانی کە لە ناو سروشت و ژینگە هەبن هەمویان لە ناو ئەبات و بەشێک لەو خاکانی کە خاکی کشتتوکاڵین جارێکی تر بە زەحمەت ئەتوانرێت کە کشتتوکاڵی تیا ئەنجام بدرێتەوە دیارە لە باشووری کوردستان چەندین کێشەی ژینگەی هەیە دیارترین ئەو کێشانی کە لە باشووری کوردستانە هەیە کێشەی دەرهێنانی نەوتە و هەروەها گواستنەوەی نەوتە و لەگەڵ ئەوەی کە زیانانەش بە ژینگە ئەگەیەنرێت لە ڕێگەی پرۆسی دەرهێنانی نەوت و گواستنەوەی نەوت هیچ جۆرە قەرەبوویەکی ئەو زیانە ژینگانە ناکرێتەوە یاخود هیچ جۆرە باجێک نادرێت یان با بڵێ سندوقی ژینگە بەتاڵە لەو باجانەی کە ئەبێ بۆ لە بەرامبەر دەرهێنان و گواستنەوەی نەوت تا وەربگیرێت و یەکێکی دیکە لە کێشەکانەوەیە کە تا ئێستا لە کوردستانە کارگەی دووبارە بەکارهێنانەوەی خاشاکمان نییە ینی بەگەڕخراو بێت ینی بتوانێت ئەو پاشماوەیکەی شارەکان هەیە وەربگیرێت و دووبارە ڕیسایکلین بکرێتەوە و لە بەرامبەر ئەمانە ئەخرێتە ناو خاکەوە کە زۆر جار ڕەگەزە ژینگەکانی ئاو و هەروەها هەوا و خاکیشمان بۆ پیسەکات وەکێکی تر لە کێشەکان تێکەڵاوبوونی ئاوی باراناوە بە ئاوەڕۆکان و داغڵبوونێتی بەناو ئاوی بەنداوەکان و بە سەرچاوەکانی ئاوی خواردنەوە کە بە نمونە وەکو بەنداوی دەربەندیخان یاخود وەکو بەنداوی دوکان کە سەرچاوی ئاوی سەرەکی دانیشتوانە و یەکێکی دیکە لەو کێشانەی کە هەمانە زۆربوونی ژمارەی ئۆتۆمبیلە لە کوردستانە ئەویش بەهۆی نەبوونی با بڵین پشت بەستن بە هێڵە گشتیەکان یاخود نەبوونی شقامی تایبەت بە پاسکیل و چەندین هۆکاری ترکەوای کردووە ژمارەی ئۆتۆمبیلەکان زیاد بکەن لە کوردستانە کە ئەمانە گازێکی زۆر فڕێدنە ناو ژینگەوە و ڕەگەزە ژینگەکانمان پیسەکەن و چەندین کێشەی تریشمانەیە دیارە بەهۆی ئەو هۆکارانی کە با بڵین هەن و ڕۆژانە ڕوو لە زیادبوونەکەن و هەروەها تێکدان و شێواندن خراوەتە پێش پرۆسەی پاراستنەوە لەبەرەوە توانین بڵین کە ژینگەی کوردستان بەرەو قۆناغێکی مەترسیدار هەنگاوەنێ و ئێمەش دیارە خاکی باشووری کوردستان لە چوارچێوەی دەوڵەتێکە کە ناوی عێراقە بەپێی ئەو توێژینەوەی کە کراوە عێراق لە بەردەم گۆڕانکاریە گەورەکانی کەش و هەوایە کە تا ساڵانی 2050 کاریگەری زۆر گەورەی ئەم گۆڕانکاری دەرەکەوێت وە لە ئێستاشە ئەمە دەرکەوتۆ چکە عێراق بە وڵاتی نێوان دوو ڕووبارە ناسری ئەگەر دوو ڕووبار نەمێنێت ئەو کات ژیانیش نامێنێت چکە لە کۆنەوە ینی کوردەوەی وتووە ئاوەدانی لە هەر شوێنێک ئاو هەبێت ژیانی شەیەوە ئەگەر ئاو نەما ژیانیش نامێنێ بۆیە بەشێک لەو خەڵکانی کە بە تایبەت لە خواری ڕووبارەکانەوە ناچار بە کۆچە بن یانی یەکێکی دیکە لەو دەستەواژانی کە ئەمڕۆ بەکارهێنرێت دەستەواژەی کۆچکردنی ژینگەیە یان پەنابەری ژینگەیە کە ئەمە بەشێک لە خەڵکەکە ناچار بەو کۆچە ژینگەیە ئەبێت لە بەرامبەر ئەو گۆڕانکارێک گەورانەی کەشوهەوا و ئەو دیاردەی خۆڵبارینەی کە ئێمە ئەیبینین ئەمانە هەمووی دەرکەوتنی ئەو مەترسیانەیە کە لەسەر ژینگەی باشووری کوردستان و هەروە لەسەر ژینگەی عێراقیش هەیە بۆیە پێویستمان بەکاری بەپەلە هەیە لەم لایەنەوە کە بکرێت هەم ڕێکخراوەکان و هەم لایەنە حکومیەکان بە تایبەتر مەسەڵەن دەستەی پاراستن و چاکردنی ژینگە حکومەت لە ئاستی سەرۆکایەتی حکومەتە بەڵام ئەوەی کە جێگەی نیگەرانی لە ڕاستیە تا ئێستا ینی پاراستنی ژینگە لە کوردستانە لە چوارچێوەی دروشمایە ینی نەچۆتە چوارچێوەی کردارەوە نەچۆتە چوارچێوەی کارکردنەوە بۆی و هەوڵ نەدراوە بۆ ئەوەی ئەو دەست درێژێ بەردەوامانی کە کرێتە سەر ژینگە بربەست بکرێت یاخود ڕێگری لە بەردەما بکرێت کە زۆر جار ئەم دەست درێژیانە لەلایەن خودی حکومەت خۆیەوە ئەکرێت یاخود لەلایەن ئەو کۆمپانیانی کە سەر بە کەسانی ناو حزبن یاخود سەر بە کەسانی ناو حکومەتن لەلایەن ئەوانەوە ئەم دەست درێژیانە ئەکرێت بۆیە ئەمانە ینی کاریگەری گەورەیان دروست کرۆ لەسەر ڕەگەزە ژینگەکانی ئاوهەوا و خاک و ئەگەر حکومەتکاری بەپەلە نەکات بۆ وەستاندنیان ئەوە بە دڵنیاییەوە ئێمە ڕوبەڕووی مەترسی و کارەساتی گەورەش ئەبینەوە و بێ ئێمە و پرسیارەش لە خۆمان بکەین کە بۆچی ڕۆژانە لە باشووری کوردستانە بەپێی داتاکان 11 کەس تووشی نەخۆشی شێرپەنجە بێت هۆکارەکانی چین یعنی یەکێک لە هۆکارە هەرە سەرەکیەکان بۆ توشبوون بە نەخۆشی شێرپەنجە پیسبوونی ژینگەیە ئێمەش دەزانین کارێکێک لە ڕەگەزە ژینگەکانمان لە باشوورە و لە عێراقا ڕوبەڕووی پیسبوون بۆتەوە بۆیە ئەمانەیەکێکن لە هۆکارە سەرەکیەکان بۆ توشبوونی ئەو خەڵکە بە
نەخۆشی دیارە خۆی ئاستی ستاندارد بۆ دیاریکردنی ڕوبەری سەوزایی بۆ هەر شارێکیان بۆ هەر ناوچەیەک جیاوازە ئەوەی کە هەیە تا ئێستا لە باشووری کوردستانە بەپێی ئەو داتاوزانێرانی کە لە بەردەستی ئێمەیە هیچ یەکێک لە شارەکانی باشووری کوردستان پارێزگاکان قەزاکان ئاستی ڕوبەری سەوزاییان نەگەیشتۆ بە ئاستی ستانداردی جیهانی و بۆیە ئەبێ هەوڵ بدرێت یاخود کار بکرێت بۆ زیاتر پاراستنی ئەو درەخت و نەما و سەوزایانی کە ئێستا هەیە و هەروە هەوڵ بدرێت بۆ گەشەپێدانی بەڵام بەداخەوە لەگەڵەوەی کە هەوڵ نادرێت بۆ گەشەپێدان هاوکات بەشێک لەو ڕوبەرە سەوزایانەشی کە ئێمە هەمانە ناپارێزرێت بەڵکو مەمانش لە ناو ئەچێت بە هۆکاری ئەوە بێت کە نەتوانرێ ئاوی بۆ دابین بکرێت یاخود بە هۆکاری جاجە ئەبڕێتەوە یاخود بۆ پرۆژەکان لە ناو ئەبرێت ئێستا گەرێمە بە نمونە مەسەلەن لە پشتی منەوە کە چیای گۆیژە هەیە گەر تەماشا بکرێت بەهۆی پرۆژەکانی یەکەی نیشتەجێبوونەوە بەهۆی فراوانبوونی شارەوە بەشێک لەو ڕوبەرە سەوزایانی کە هەمانە بەهۆی ئەو پرۆژانەی یەکەی نیشتەجێبوونەوە یاخود بەهۆی فراوانبوونی شارەوە لە ناو ئەبرێت کەمەیەکێکە لە ئەو کێشانەی کە کار نەکراوە یان با بڵین هەوڵ نەدراوە بۆەوەی کە ڕوبەرە سەوزایەکانی کە هەمانە بپارێزرێت دیارە ئێمە سەبارەت بە ڕۆڵی حکوومەت بەڕاستی ڕۆڵی حکوومەت بە کەمتەرخەم ئەبینین بەرامبەر بە پرسی ژینگەوە تەنانەت ئێمە بۆ تۆمەتباریشانەکەین کە خۆیان بەشێکن لە پرۆسەی تێکدان و شێواندنی ژینگە هەم حکوومەت هەم کۆمپانیەکانی حکوومەت هەم کۆمپانیەکانی حزب و بەڵام وەک سەبارەت بە ڕێکخراوەکانی ژانی ڕێکخراوەکان لە ڕاستیە ئەوەندەی کە پیان کرابێت لە توانایی دەسەڵاتیانە هەبوو بێ هەوڵی خۆیان داوە بەڵام توانای ڕێکخراوەکان لە ڕووی مادی و لە ڕووی مرۆییەوە سنووردارە حکوومەت بە هیچ جۆرێک پاڵپشتی ڕێکخراوە ژینگەکان ناکە و کەرتی تایبەت بە هیچ جۆرێک کە ژینگەش پیسەکەن هیچ جۆرە باجێک نادەن بە سندوقی ژینگە و هیچ جۆرە سپۆنسەرێکیان هیچ جۆرە پاڵپشتێکی دارایی ڕێکخراوەکانیش ناکەن بۆی ڕێکخراوەکان لە بە هەوڵی یان با بڵین بە توانای مرۆیی خۆیان و بە توانای دارایی خۆیان ئەوەندەی پیان کرابێت توانیویان هەوڵ بدەن بۆ پارێزگاریکردن لە ژینگەی کوردستان بەڵام ئەوانی جۆگوتم توانا و یاخود هەوڵەکانیشان مەحدود و سنووردار گرنگترین ئەو کارانەی کە پێویستە بکرێنەوەیە کە ژینگە بکرێت بە پرۆگرامێک لە ناو ناوەندەکانی خوێندن لە قۆناغی باخچەی مناڵانەوە تا دوهەمین قۆناغ ژینگە وەکو پرۆگرامێک بخوێنێت و یەکێکی تر لەو هەوڵانەی یان لەو کارانەی کە پێویستە بکرێت ئەوەیە کە ئێمە ئەمڕۆ لە باشووری کوردستانە کۆمەڵێک دامەزراوی میدیایی گەورەمان هەیە لە کەناڵی ئاسمانی لە تەلەڤیزۆنی نێوخۆی لە ڕادیۆ لە ڕۆژنامە لە وێبسایت هەر یەکێک لەمانە پێویست ئەکات بەشێک لە کات و بەرنامەکانی خۆیان تەرخان بکەن بۆ بابەتە ژینگەکان کە جێگەی نیگەرانی ئێمە سەروی 25 کەناڵی ئاسمانیمان هەیە بەڵام تا ئێستا لە تەنها یەک کەناڵا بەرنامەی ژینگە پارێزی هەیە وەجگە لەمە هیچ بەرنامەیەکی تری وشیاری بۆ هاوڵاتیان و بۆ خەڵک نییە و یەکێکی تر لەو هەنگاوانەی کە پێویستە کاری لەسەر بکرێت ئەوەیە گرنگی بە پەروەردەی ژینگەی لە ناو خێزانەکانە بدرێت بۆی هەموو خێزانەکان بە ئاگا بن و وشیار بن بەرامبەر بۆ مەترسیانی کە ڕوبەڕووی هەسارەکەمان و ڕوبەڕووی ژینگەکەمان ئەبێتەوە چکە لەو کاتی کە ژینگە وەکو پرۆگرامێک خوێنرا و لە میدیاکانەوە بەردەوامی پەیام درا و هەروەها خێزانەکان بە ئاگا وشیار بوون ئەو کاتە تاگ وشیار و بە ئاگا بێت بەرامبەر و بۆ مەترسیانەی کە سیستەمی سەرمایەداری یاخود حکومەت یاخود کۆمپانیەکانی حکومەت و حزبەکان ئەیکەنە سەر ژینگەکەمان و ئێمە ئەو کاتە خەڵکێکی وشار و بە ئاگامانە بێت و یەکێکی تر لەو هەنگاوە گرنگانە ئەوەیە لە باشووری کوردستانە تا ئێستا کۆمەڵێک یاسای باشمان هەیە بەڵام ئەم یاسانە جێبەجێ ناکرێن کە پێویست ئەکات لە ڕێگەی دادگاکانەوە بە تایبەتریش دادگای تایبەتمەندی ژینگەی هەبێت بۆ جێبەجێکردنی ئەم یاسانە و بۆ بە سزاگەیاندنی ئەو خەڵکو لایەن و شوێنانەی کابن بە هۆکار بۆ تێکدان و شێواندنی ژینگەی کوردستان